بگەینە ڕێکەوتنێکی باش لبين حكومتي فدرالي وحكومتي هرمي كردستان. حكومتي ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان داوای زیادکردنی ئەو 50,000 بەرمیل نەوتە دەکات کە بە پێی ڕێکەوتنی سێقۆڵی لەگەڵ حکومەتی فیدراڵ و کۆمپانیا بیانەکانی بواری نەوت بۆ بەکارهێنانی نێوخۆی گلی دەداتەوە. لەو بارەیەوە وتەبێژی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی نوێنەران ڕایگەیاند بە نووسرا و داوامان لە سەرۆکوەزیرانی فیدراڵ کردووە ئەو بەڕەزیات بکات و چاوەڕێی وەڵامین. بۆیە ئێمە و داواکاری ئاڕاستەی بەڕێ سەرۆکوەزیران کراوە ئەگەر بۆ کاتیش بێ ئەو مەبلەغایان با بڵێن ئەو بڕە بەنزینە ئەو بڕانەوتە زیاد بکرێت بۆ ئەوەی چیتر خەڵکی هەرێمی کوردستان تووشی ئەو دەردەسێری کە ئێستا هەیە و بەردەوام دووبارە دەتێ و لێی دەرباز ببن. نووسراوەکە گەیشتووە بە سەرۆکوەزیران وە گفتوگۆشەیە بۆ ئەوەی ئەو بڕە زیاد بکرێەوە. ئێمە ئەمڕۆژ خۆشمان لەگەڵ کاک فەرهاد متابعەمان کردووە، بەیانش دیسا متابعی دەکەینەوە بزانین ڕێی ڕئیس سەراسیەوە بتوانین دەرسێک ئەگەر وەختیش بێت تا ئەو کاتی دەگەینە قانونی موازنە و ئالیەتی دیدەدۆزرێتەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە لە بنەڕێتەوە. بالنسبة للملف النفطي والغازي في الإقليم، وەزیری نەوتی حکوومەتی عێراق لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا گرانی نرخی بنزین و سوتەمەنی لە هەرێمی کوردستان خستە سوێ حکوومەتی ماوە بە سەرچوو کە خۆیان بەو بڕە ڕازی بوون. ئەندامێکی دیکەی ئەنجومەنی نوێنەرانیش دەڵێت کەس نازانێت ئەو بڕە نەوتەی دەدرێت بە هەرێم چۆن بەکار دەهێنرێت. زۆر بەداخەوە تەبعاً ئەو 50,000 بەرمیلە ئەگەر گەندەڵی تیان نەکرێت ساڵانی ڕابردوو لە هاوینە هەر سیارە زیاو بۆ خەڵک زیایی کردووە. ئەمە بەڕاستی یعنی گەندەڵیەکی زۆر گەورەیە. 50,000 بەرمیل نەوت نەتوانێت بەلانی کە بۆ نیوەی ئەوەی کە لە ڕاب ساڵی مانگە لەوە پێشە دابینی کورە دابینی بکە. ئەمە سەبەبەکە ئەگەر هۆکارێکی تر نەبێ ئەم نەوتە بۆ شوێنێکی کە نەچێ بۆکوێ ئەچێ ئەم نەوتە. ئەم 50,000 بەرمیلە سا حکوومەتی عێراقی ئامادەی دەربڕیوە 50,000 بەرمیلەکەت بن بە ئێرە وەکو هەموو محافەزە و پارێزگاکانی تری عێراق نەوت با بە هەرێمی کوردستان. ئەمان ئامادەیە ئەوەشیان نییە. ئەم زیایی ئەکا ئەتوانێت زیایی کا بەڵام ئەڵێ نابێ وەکو ئەم 50,000 بەرمیلە نەزانم بۆ کوێ ڕاوێ بە شەفافی بزانم بۆ کوێ ئەڕوا. وێڕای پێدانی 50,000 بەرمیل نەوت بە هەرێمی کوردستان بۆ دابینکردنی سوتەمەنی بە نرخی پاڵپشتی کراو، بەڵام تا دێت لە هەرێمی کوردستان نرخەکان زیاتر بەرز دەبنەوە و لە سەر هاوڵاتیان قورستر دەکرێت. حکوومەتی ماوە بە سەرچوش لە دۆزینەوەی چارەسەر دەستەوسانە یان بێباکە، بۆیە داوای زیادکردنی بڕی نەوتی بەکارهێنانی نێوخۆیی لە حکوومەتی فیدراڵ دەکات پێشناچێت ئەوە پرۆسەیەکی هێندە ئاسان بێت. سەرباری هەوڵەکان بۆ چارەسەرکردنی نرخی بنزین لە هەرێمی کوردستان لیژنەیەکی پەرلەمانیش پێکهێنراوە تاکو بە دواداچوون بکە بۆ چارەنووسی 50,000 بەرمیل نەوتی عێراق کە دەدرێت بە هەرێمی کوردستان بۆ دابینکردنی پێداویستی ناوخۆ و بنزین. بەڵام تاکو ئێستا بە دواداچوونەکان چ لەلایەن حکوومەت و چ لەلایەن لیژنەکەوە هیچ ئەنجامێکی نەبووە بۆ جێگیرکردنی نرخی بنزین لە هەرێمی کوردستان. چیانوری کەناڵی پەیام، بەغداد.